لە پەنجاکانی تەمەنیدایە تەواوی ژیانی بە نەبوونی و نەخۆشی بەسەر بردووە، بەڵام هیچ کات وەک ئێستا هاواری نەبوونی و بێحاڵی بڕیستی لێ نەبڕیوە و دەڵێ لافاوی ئەم جارە خانووەکەمی تەواو خراپ کردووە و ئەگەر خێرخوازان بەهانامەوە نێن بارانی ئایندا خانووەکە بەسەر خۆم و منداڵەکانمان دەڕوخێت. وەڵی داواکاریم پێشەشی داواکاریم لە خەڵک ئەوەیە کە خێرخوازان خانوویەکەم بۆ تیا دروستکەن خانووەکەم بەر ئەم لافاوە کەوتو ئەم لافاوە بەڕاستی وێرانی کردووە دیوارەکانی هەمووی هەرسی هێناوە جەوەکو خۆشم وەخو وەخسە بڵێن خۆشم نەخۆشیم هەیە ئەو نەخۆشیم ئێستا پێویستیم بە پارەیەکە کە بچم خۆم ئەمەلیاتکەم ئەمەلیاتم چارەسەری نییە خێزانیشم هەرە ماش شێوە نەخۆشە مناڵم هەیە لە مەکتەبە مناڵم هەیە لە زانکۆیە بەڕاستی لە کۆمپانیایە کە مانگی 300,000 هەیە یەک شێژی ترم نییە ئەویش حاڵ و گوزەرانی منە کە بەر ئەم لافاوە کەوتۆ و ئەم لافاوەش ئەمە دەسەڵاتی کەسی تیانێ لای خوای گەورەیە زۆر شکرم بە بەشی خوای گەورە کە مناڵێک میچی لێ ناتوە و ئیتر ئەوە ژیانەکەمانە قوربانجان. خانمی ماڵیش بە دڵێکی پڕوتوندەوە گەڕاوەتەوە چێشخانی ماڵەکەی و دەڵێ سەرجەم ئامێرە کارەباییەکانمان لە کار کەوتون و هیچ کەرەستەیەکی چێشخانەیان بە سەلامەت دەرنەچووە، هەر لەبەر ئەوە ناتوانێت خوانێکی گەرم بۆ خانەوادەکەی ئامادە بکات. داواکارە خێرخوازان خانووەکەیان بۆ بگۆڕن چونکە هیچ دڵنیاییەکیان لە سەلامەتیان لەژێر ئەم سەقفەدا نەماوە. فەقیرین ئینجام ئاوەش هاتووەتە ماڵمە حەچی موادی کاربایی سەلاجێ غەسالێ تەباغی غازە کەوانتر هەمووی ئایتێ تۆ مەخسەلێ هەمووی هین بۆ ئێرا بۆ بەسەریەکە هەمووی سوتاو سەلاج هەچی کاهین ئەمریکانمان هەمووی سوتاوە کاکە وەڵای خانووەکەمان بۆ خوای خانوتیان ناژین خۆی خانووەکەمان تۆزێ باش نەبوو ئیسلام لافاوەش بەسەرێ هاتووە ئەوەنێتی هەر بەعەمەل هین نەماوەتیا ئیدارە بکەین. ستافێکی دەستگای خێرخوازی بەخشین سەردانی ماڵەکەیان کرد و بەڵێنیاندا ئەگەر خێرخوازان وەک ڕابردوو هاوکاریان بکەن ماڵێکی نوێ بۆ ئەم خانەوادە دروست دەکەن. داوا لە خێرومەندان نەکەینکەوە لە هەموو شار و شارچکانی کوردستانەوە ئەم ماڵش پێویستان بۆ یەکەوە بستنە خانوویەکی باشە چکە شوێنەکەشیان وایە کەوتوتە شوێنێک کە ئاو لافاو ئەگرێتەوە بۆی ئێمە پێویستە ئەم ماڵە ڕزگار بکەین لەوەی خانوویەکی باشتران هەبێ و خانوویەکی شایستە بێ وەکو دەستگای خێرخوازی بەخشین پێیانمان ئەوەی بۆ خەڵکی خێرومەندانی کوردستان بتوانین ئەم ماڵە خانوویەکی باشیان بۆ دروستکەن چکە پێویستیانە کۆمەڵی مناڵی وردی هەیە داوا لە خێرومەندان و خێرخوازانی کوردستان ناکەین کە بەهانەی ئەم ماڵەشەوە بێن چکە من شەو سەردانیم کردن هیچ کەسێک نهاتوتە ماڵمان ئەو یەکەم کەسێکن دێنە ماڵان بەڕاستی سەرم سوورما شۆک بووم کە ئەم ماڵە چۆن ڕزگاریان بووە چکە موقعی خانووەکان وایە ئەو لافاوی کە لە مەکتەبەکەەوە هاتووە مەکتەبەکە چای خۆتان دیوتانە لە کەناڵەکانەوە ڕیکردە ئەم ماڵە ئیتەخوای گەورە پاراستنووی ئێستا شیمەتی مسلمانن ئەوەیەکەوە بتوێن ئەم ماڵ خانوویەکیان بۆ دروستکەین. لە ماوەی ڕابردوودا دەستگای بەخشین بە چەندین قۆناغخزمەتی جۆرا و جۆری بەرچاوی بە لێ قەوماوانی چەمچەماڵ و ناوچە کارە سەربارەکانی لافاوەکەی هەفتەی ڕابردوو کردووە بە هەوڵدان بۆ دروستکردنی خانووش بۆ لێ قەوماوانی ئەو کارە ساتە بە پاڵپشتی خێرخوازان قۆناغێکی دیکەی خزمەتەکانی دەباتە پێشەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.